هەر سەبارەت دەستپێکردنی بانگەشەی پارتی لە کەرکووک هیوا ئەحمەد مستەفا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. کاک هیوام کاتتان باش. تۆ هەرچەندە کەسێکی نەرمونیانی بەڵام ئەمڕۆ بە حەماسەوە دەرکەوتی. گوتت ئەوە لێلەیە لۆلۆ ماوە. مەبەستت لەمە چی بوو؟ ئەو کاتێ ئێوەش باش زۆر سپاس. مەبەستم لەوە بوو کە خەڵکێکی زۆر بەشداری لە کەرنەڤاڵەکەی ئەمڕۆ کرد کە هەزاران کەس بوو. باشە و دەبێت لەو حاڵەتانەدا بە شێوەیە قسە بکرێت کە وزە و هێزێک بدێ ئەو خەڵکەی کە بە سەعات لەوێ چاوەڕوان دەکات و تێبگەن بۆی پەیامەکەی خۆت بگەێنی. مەبەستم لێ بوو ئەوە بوو ئەو جەماوەرە زۆرەی ئەمڕۆ بوو کە کۆ بوو بۆ زیاتر لە سەروی 12,000 کەس بەشدار بوو. لۆلۆیەکەش بە ئەوە ڕۆژی دەنگدانە کە هەمومان بە حەماسەتێکی زۆرەوە بچینە سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن بە لیستی 275 پارتی و کاندیدانی پارتی سەر بخان. زۆر باشە. کاکیوە وا بزانم ئەمڕۆ گرژیەک هەبوو لە کاتی بانگەشەیە. ئەم گرژێ چی بوو؟ هەندێک هەن لە سۆشیال میدیا هەبوو تەقەکرا بوو قسەی لابەلاکرا. پێم خۆشە لە زاری خۆتانەوە بزانین ئەمە چی بوو چی بڕوویدا؟ بەڵێ ئەمە شتێکی بچووک بڕوویدا زۆر گەورە نەبوو بابەتەکە. کەس خوێنیش لە لوتیشی نەهاتوە هیچ کەسێک لە هەموو ئەو کڕنەڤاڵی پێشاندرا و کرا و شەپۆلی ئەدایەوە یعنی خەڵکەکە یەکجار زۆر بوو. ئێستا من هەندێ وێنەم بینی ئەوەی ئێوە پیشانی دەدەن ئەمە ئەو کاتەیە کە ئێستا خەڵک نەهات بۆ تەواوی سەرەتا بوو بەڵام دوای ئەوەی کە ئێمە چوین و وتارمان بەڵە بزەبت بەڵام دواتر شەپۆلی دایەوە کە شەپۆلەکە هاتی خەڵک جێگە نەما بوو هات ینی قەرەباڵغەکە کەوتە سەر ستەیج و ئەوانە لەوێ گرژی دروست بووە. دیارە یەکێک بۆ ئەوەی خۆی بپارێزێ یان پاسەوانەکەی بەرپرسەکەی پارێزێ بە دەماچە فیشێکێکی تەقاندۆ بۆ ئاسمان. یەکێکش لە دواوە هەروە بخۆشی لە ئاگای لە هیچ نییە سلەیەکی تەقاندۆ ئیتر تەقەکە هەر ئەوە بۆ هیچی تر نەبووە و پاشانیش بابەتەکە کۆنتترۆل کراوە دیسان دوای تەقەکە من چوومەوە سەر ستێج و داوام لە خەڵک کرد کە بە شتێکی ئەوە وەربگرنەوە خەڵک لێرە ئەوەندە حەماسەتی هەیە کە جار بەجار تووشی ئەوە دەبن بەڵام هیچ شتێک ڕووی نەداوە و دوای ئەوە دیسان کاندیدەکان بەردەوام بوون لەسەر خۆناساندنی خۆیانە تاەوە. زۆر باشە. کاگیوە ئەم جارە پارتی چەند کورسی هێنێت لە کەرکووک؟ ئاسان نییە بڵێ پارتی چەند کورسی دێنێ و ینی من بڵام ئەوەندە دێنێ بەڵام ئەمەی کە ئەمڕۆ بینرا لە هەفتاکانەوە هەرگیز پارتی نەیتوانیوە جەماوەری ئاوها یان نەیویستوە یان هەر لە کەرکووک کۆ بکاتەوە. ئەمە یەکەم جارە لە ناو گەڕێکێکی کوردی لە گەڕێکی شۆی ڕیجا ئەم زیاتر لە 12 بۆ 15,000 کەس بەشداری کردووە بۆ یەکەم جارە. ئەمە پیشاندانی هێزی پارتیمان بوو ویستمان پیشانی خەڵکی خۆمانی بدەین دوای تایبەتیش دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە حەماسەتی پارتی یەکجار زۆرە ئەوەی لە هەمووی مهمتر بوو زیاتر لە 100 گەنج بوو خەڵکی خوێنگەرم بوو دڵسۆز بوون حەماسەتیان هەبوو و کچ و کوڕشی تیا بوو مناڵیش هاتبوون بەشداری بکەن چکە شتەکە زۆر سروشتی بەڕێوە چوو زۆر ئاسایی بوو و پێم وایە پارتی لە ئەوەی جارانی نەماوە پارتی لە ئاستێکی بەرزتر دەنگەکانی زیاد بکات دەژمێنێت دەشتکەوێتە سەر ڕێژەی بەشداری بووان. باشە بڵێ دەکەوێتە پارتی زیادی کردووە لە ئەوەی مشارەکە نسبەی مشارەکە بەڵە دەنگ دەری پارتی زیادی کردووە. باشە هیچ ژمارێکتان لایە ئەتوانن باسی بکەن یان نا؟ ژمارەمان لا نییە بەڵام دەنگدەری پارتی بە بەراورد بە هەڵبژارنەکانی ڕابردوو زیاد دەکات و ئەنجامەکەش وا پێشبین دەکەین. باش دوو کورسیتان هەبوو لە کەرکووک باشە دکتۆر شاخەوان و خاتونە جوابوون ئەم جارا بن بەسییان ڕاستە
هەموو هەوڵی ئێمە ئەوەیە بۆی ببن بەسییان هەوڵتان بۆ ئەوەیە ببن بەسییان هەوڵە شکاڵەی ها دەنگدەرمان تو خۆتەڵی دەنگدەرمان زیاد مسۆگەر نییە ئەگە دەنگدەرتان زیاد ببێت لەوانەیە ڕاستە بەڵام بەشێکی زۆری دەکەوێتە سەر نسبەی مشارەکە دەمێنێتەوە سەر نسبەی مشارەکەی خەڵک لە ڕۆژی دەنگداندا ئەوە یەک و ئامانجی ئێمەش بەشی زۆریشی ئامانجی ئێمە ئەوەیە کە خەڵکی کورد بەشی زۆری بێتە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی دیسان جارێکی تر کوردستانێتی شاری کەرکووک پیشان بدەینەوە و نسبەی مشارەکەی کورد حتا ئەگەر کورسیش نێنین بەڵام ئەوەندە زۆر بێت کە کەمتر نەبێت لە نەتەوەکانی تر ئەوەی کە لێرە هەیە ڕاستە ئێمە پێمان خۆشە لەگەڵ عەرەب و تورکمان و ئەوانی ترە وەکو برا بژین ئەمە هەڵوێستی پیشاندانی هەڵوێستی بەیەکەوە ژیانی ئێمە بوو هەر کەرنەڤاڵەکەی ئەم ڕۆژمان ناو نابوو کەرنەڤاڵی ئاشتی بەیەکەوە ژیان بەڵام بەڕاستی پێشمان خۆشە کوردەکانی خۆمان لێرە بەشێکی زۆریان لەسەر نسبەیان یەکجار زۆر بێت لە هەڵبژاردن باشە بانگەشتان لەگەڵ حزبەکانی دیکە ها ئایا هەمووتان حزبیانە بیرەکەنەوە یان کوردانە بیرەکەنەوە ئێستا بۆ کەرکووک ئەوەی کە بە چاوی خۆتانە بینن ئامانجی ئێمە کوردایەت ئامانجی ئێمە کوردایەتە تا ئێستا هیچ دروشمێکی خراپیشمان لە حیزبەکانی تر بەرامبەر بە خۆمان نەبیستووە ئێمەش هیچ دروشمێکمان لە ئاستی ئەوان بە خراپ هەڵ نەگرتووە بۆیە تا ئێستا نۆرماڵ دەڕوە هەموو ئەو شتان زۆر زۆر نۆرماڵە زۆر و من لێرەوە من سوپاسی هەموو خەڵکی گەڕێکی شۆڕیجێ دەکەم کە ئەمڕۆ تەحملی ئێمەی کردی کەرکووک گەڕەکەکانی کەرکووک بازاڕەکانی کەرکووک ئەم خەڵکە و هەم هەزاران خەڵکە بەشداری کرد زۆر ئەزیێتماندان بە لە هەمان کاتدا سوپاسی دام دەستگاکانی پەیوەندداریش دەکەم لێرە لە کەرکووک کە زۆر هاوکار بوون لەگەڵمان سوپاسیان دەکەم بازگەکان بە هەمان شێوە ئاسایشی خۆمان بۆ دابینکردنی کەرنەڤاڵەکە ئاسایشی کەرکووک زۆر 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 دەوریان هەبوو زۆر چاویان ماز دەکەم هەروە لیژنەی سەرپەرشتی ئاهەنگەکە و هەواڵانی تر و لق و ناوچەکان و ڕێکخراوەکان هەردوو لقی 3 و لقی 25 جەمانە بەشدار بوون بەشێکی زۆر لە فەرماندەیەکانی هێزی پێشمەرگەش لە سنوورمان لەو منطقەیە ئەفسەرەکانیان و هەندێک لە پێشمەرەکانیان هاتبوون مشارەکەیان لەگەڵماندا کرد هەروە بە هەمان شێوە دەستگاکانی ئەیلول و گوڵان و هێزەکانی خەبات و هەمویان چین و توێژەکانیش بەشێکی زۆر هاتن مامۆستانی زانکۆ قوتابیان لاوان ئافرەتان جەماوەری پارتی ئەوی پێوترێت جەماوەری پارتی فعلەن لێرە ئەمڕۆ بەشدار بوون بە حەماسەتێکی یەکجار زۆر بۆیە من سوپاسیان دەکەم لێرەوە سڵاوم بۆ هەمویان هەیە دەستخۆشیان لێ دەکەم لە بنکەکانەوە تا ڕێکخراو و ناوچە و لقەکان و هەواڵان هیچ پێشێلکاریەک کراوە لە کەرکووک بەرامبەر بە ئێوە وەکو پارتی نانا هیچ پێشل بەخوا جار بەجار ئەوە پۆستەر و مۆستەر دەدرێنرێ ئەوی شتێکی زۆر سروشە ڕەنگاری ئێمە نەدڕێنرێ هی ئەوانی تریش بدڕێنرێ بەزەوە لا ئێمە زۆر ئەوە نیە زۆر مهم نییە دڕاندیان یەکێکێدا دەنینەوە زۆر ئاساییە ئەو نامانەوە گەورەی بکەین ینی پۆستەر دڕێنراوە هی ئێوە پۆستەرەکانتان دڕێنراون لە کەرکووک بەڵا زۆر بەڵە زۆر دڕێنراون بەڵە باش ئێوە بەنیازن وەکو پارتی چی بۆ کەرکووک بکەن بۆ داهاتوو چونکە لە کەرکووک خزمەت گوزاری وەکو پێویست بۆ داهاتوو هەیە بەڵێ بۆ داهاتوو ئێمە پرسیارەکە تەواو بوو بەڵێ فەرموو بۆ داهاتوو ئێمە دەمانەوێ تا ڕادەیەکی زۆر هەوڵ بدەین کاندیدانی ئێمە لە پەرلەمانی عێراق لۆبی دروست بکەن پاڵەپۆستۆ بخەنە سەر پەرلەمانی عێراق بۆ ئەوەی ئەزمموی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا هەیە لە ڕابردوو کراوە ئێستا ئەو کابینەی جەنابی کاک مەسرۆر کابینەی نوێیەم دەیکات ئەمە بگوازرێتەوە بۆ هەم بۆ کەرکووک و دەوروبەری هەم بۆ سەر تا سەری عێراقی چکۆم پێمان خۆشە لە سەر تا سەری عێراق خزمەت گوزاری هەبێ بەڵام بەتایبەتی کەرکووک دەمانەوێ ئەم ئەزمونە بگوازرێتەوە بۆ ئێرە ئێستا گەردی قەت بدەی لە هەرێمی کوردستان ئەو دروستکردنی ئەو بەنداوانە ئێستا نازانین بەڵام پاش چەند ساڵێکی تر کە وشکە ساڵی ڕووی تێکردین ئەو جا قەدر و قیمەتی ئەو بەنداوانە دەزانین خۆشتی استراتیجین ئەوەی کە کارەبا 24 ساعتی خەڵکی لە تەپ و تۆز و لە دووکەڵی مۆلیدەکان ڕزگار کرد ژینگەیەکی تەندروستی دروست کردووە جگەلەوەی کە کارەبا هەیە ئەمەشی دروست کردووە بۆیە دەمانێت ئەمە بوازرێتەوە بۆ کەرکووکیش لە بابەتی ڕێگاوبان و بەرزە پرد و لە منتونێ لێدان و
لە هەموو ئەو شتانە ئەوەی کە ئێستا لە هەرێم دەکرێت زۆر نمونەیەکی جوانن دەمانوێت نێنەرانمان لە پەرلەمانی عراق هەوڵ بدەن ئەم نمونەیە بێتە کەرکوو لە بابەتی بە ئەلیکترۆنیکردنی حکوومەت هەژماری من ئەمانە هەموو زۆر مهمن پرۆژەی بچووک کە بۆ گەنجان دەکرێت قەرز دەدرێت بە گەنجان بۆی پرۆژی بچووک بکە وردە گەورە بێ بتوانێت خود بژێوی بکات و ناچاری دەستی کەس نەبێ ئەمانە دەمانێت ئەوانە لە ئایندەدا بێتە ئێرە جگە لەوەش ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە عراقدا لە ئایندەدا دەبێت زۆر هەوڵ بدەن و ڕێگر بن لەوەی کە چیتر ڕێگری لە خوێندنی کوردی نەکرێت نابێ بێڵن ئەمە بکرێت و دەبێت هەوڵ بدەن ئەو یاسانەی کە هەڵوەشێنرابوونەوە سەردەمی بەعس لەمەڕ پەیوەندی بە زەوی وزاری کورد و جوتیارانی کورد و بەشێک لە تورکمانەکانیش ببێتە پیادە بکرێت چکە تا ئێستا هەر وەرەقەی سەر کاغەزە و تا ئێستا جێبەجێ نەکراوە زۆر بابەتی تریشمان هەیە بە هەمان شێوە جگە لەوەش دەبێت پارتی دەبێت خەڵکی عێراق ئیدارەی شارەکە تێبگەن کە بەبێ پارتی ئاسان نییە تا ئێستا بێدەنگ بووین لەسەر خۆ بەهێمنی هێناومانە بەڵام دوای ئەم خولەی پەرلەمانی عراق چاوەڕوان دەکەین کە ئەندامانی پەرلەمانی ئێمە ئەمە ڕاست بکەنەوە ئەوەی کە بەرامبەر بە پارتیش دەکرێت و بەرامبەر بە کورد بە شێوەیەکی گشتی کە کورد زۆر غەدری لێ دەکرێت لە هەموو دامەزراوەکانی دەوڵەت لێرە ڕێژەی کورد زۆر کەمە بۆیە ئەوشانە هەمووی لە بەرنامە پێشتریش ئیشکراوە بە تایبەتی ئەو یاسانێکە لە پەرلەمان دەرچوون و تایبەت بوون بە گەڕانەوەی زەوی وزاری جوتیاران بەڵام لە واقعدا جێبەجێ نەکران ئەمانە چی بۆ ئەمانەکەن ئێوەدا ئەوەی باسم کردەوەی دەبێت پێ لەسەر پێداگیر بین لەسەر ئەوەی هەر ئەوە بڕیاری سەر کاغاز نەبێت و جێبەجێ بکرێن ئەمە دەبێت کاری بۆ بکەین و ئیشی لەسەر دەکەین بەڵام ئەمە بەس دەبێ بکرێن بەما دەکرێت یان دەبێت بە تایبەتی ئیشی بۆ بکرێت و بە تایبەتی دەبێت فەرز بکرێت لەسەرکە ئەبێت جێبەجێ بکرێت ئاخر ڕاستە ئەمە بەس بەتەنها بە پەرلەمانتارانی پارتی ناکرێت پەرلەمانتارانی پارتیمان هەرگیز درێخیان نەکردو لە ڕابردوو و ئێستاش بۆ داهاتوش بە هەمان شێوە دەبێت لەوی دروست بکرێت ئەگەر بکرێت یەک ڕزیەک لە نێو ئەندامانی پەرلەمانی عراق لە ناو حیزبە کوردستانیەکان هەبێت ئەموو ئەوانەی کە لە خەمی کەرکووکن حتا ئەگەر عەرەب و تورکمانی شەبێ لەو منطقەیە ئینسانی نیشتیمان پەروەر بن وڵاتی خۆیان خۆش بوێ هەست بە ئەوە بکەن کە فعلان کورد غەدری لێکراوە یاسایە کە بڕگاری لە سەدراوە جێبەجێ بکرێت ئەوانیش لەگەڵماندا بن خۆ خەڵکەیە یعنی ڕەنگە ڕێی باش بێت لە نەتەوەکانی تریش بن بۆیە ئەمە ئیشی دەوێت هەلۆبی دەوێت کاری دەوێت و ئەندام پەرلەمانەکانی ئێمە دەبێت کار لەسەرەوە بکەن زۆر باشە سپاس بۆ بەڕێز هیوا ئەحمەد مستەفا بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی